بسم الله الرحمن الرحيم. وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. شيخ رحمة خوالي بفرمي فوائد النكاح، فائدة كان نكاحي هنا وبلان من إن شاء الله بيجوي بش مسد فائدة كان زواج ونكاح باسي هوكاركاني زواجي سركوتو أكم أو هوكاراني كواءكا جنومير يعني كي سركوتويان هبيت. هوكاري كميان الكسب الحلال، مالي حلال، مالي حلال هوكار بو بختوري خيزان بو بختوري جنوميت لها مريكو. مالي حلال واكا من دالي باشيان هبه، مالي حلال واكا جيانيان بكشبه، مالي حلال واكا أسودبن، مالي حلال واكا كاركانيان سر بقري. شكا براستي خرابترين شت مالي حرامه كإنسان بكاتنا وقرويه. بغمري خواه صلى الله عليه وسلم فرمي هر إنسانك لشي بحرام پرورده بكا أقر أولاد تنبي، يعني بيجها مش تشايستي أقر. هاو سراني صحابة كاتك خيزانا كانيان أشوية دروا، صحابة كان أشوية دروا بو إيش أنقرتن أعنود أقر بو خود لأخوانا ترسي لأخواه بترسل لإيمايا باروي حلال مان بو بياك، باروي حرام مكا بقرق مانا شايستي أقر مان مكا. طبعا هم شايسته بوني أقرت شونا عندك زوازاني هلا قيامتها أجل ولا بنياها جياني بابا جهنم باوكك ودعيكك بو لبروي نانيكي حرام بياكن من عركان يعني بيا قوراكن دو يسرق من عركان بوتا لشفروش بوتا بياوكش بوتا آغاي غازينو كافتريا هالرجولة ما باركو ملهايك هالرجولة جيغايكي بدراوشتيا كتيش بيه وكريش بيه هوكاركي وي بحرام پروردي كردو سبوينا جرسيتو قتلي بسرا يعني كتني بسرا يعني تاواني بو دروسك جاري باوكي خويا كوجي دايكي خويا كوجي بنا بخوي پروردگار اما همو سببكي كسبي حرامه خويا اي خاون خيزانه كان الاخوه بترسن كسبي حلال كان خالدوم هاو سرگیریەکە لەسەر خۆشەویستی خوای پەروەردگار بنیاد بنرێ. باشە ئەگەر تو هاوسەرەکەت خۆش بێ لەبەرەوەی جوانە کەواتە کە جوانیەکەی لە پێش چاوت گۆڕە یا لەو جوانترە دیەوە خۆش نایە چ کەس بێت چ کوڕ بێت بۆ ژنەکەی یا بۆ مێردەکەی. ئەگەر بێت و لەبەرەوە بێ پارەی هەیە کە پارەی نەما خۆشەویستی نامێنێ، ئەگەر لەبەرەوە بێ پلەی هەیە پلەی نەما خۆشەویستی نامێنێ، بەڵام ئەگەر لەبەرەوە بێ خوا کردوێتی هاوسەرە خۆشی بێ خوا هەتا هەیە. بۆیە بەڕاستی خۆشەویستی بینی هاوسەرەکان ئەگەر لەسەر بنەمای خۆشەویستی خوای پەروەردگار نەبێ کاتیە بێ کە کاتیش بوو عادەتەن خۆشەویستی نەما لە نێوان هاوسەرەکانە هەڵەوەشێتەوە لەبەر یەک وەکوی ئەمڕۆی بینین. ئەگەر کابرا لەبەر خوا خێزانەکەی خۆش بێ ئەچێ لە فەیسبوک حرامێک ئەنجام باکە خوا حرامیاوە نا لە مۆبایلەکە لە دایرەکەی لە کۆڵان کوچەکان لە زانکۆ پەیمانگاکان نا لەبەر خوا خۆشیە بێ معسیەتی ئەو خوایە ناکە کە ئەو خۆشەویستی پێبەخشیەوە. بەڵام ئەگەر لەبەر جوانی و چی و چی ئەمانە خۆشی بێ بەعکسەوە هانیەدا ئەگەر لەبەر جوانی خۆشی بێ کە جوانتری لەو دیەوی خۆش بێشێتیەوە بێ. دەبۆیە بەڕاستی کارەساتە ئینسان چ کچ بێت چ کوڕ بێ هاوسەرەکەی لەبەر جوانی و پارە و دەسەڵات و بابەتانە خۆش بێت چونکە هەمووی کاتیە، بەڵام لەبەر خوا خۆشی بێ خوا هەتا هەیە و بە خۆشەویستیش هەتا هەیە. وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم بە خێزانەکانی خۆی فەرموو لە بەهەشتیشە هاوسەرمە بنێەوە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم العشرة بالمعروف، ژیانی ژن و مێردی لە بینی هەردووکیانە بەچی بەرنەسەر سەر چاکە. یعنی هەرچی خوا پێی خۆشە تۆ بۆ ژنەکەتی بکە، هەرچی خوا پێی خۆشە تۆش بۆ مێردەکەتی بکە. هەرچی خوا پێی ناخۆشە
بۆ ژنەکەتی نەکەی نەیهێنی بەسەریە بەرامبەری نەیکەی هەرچی خوا پێ ناخۆشە بەرامبەر بە مێردەکەت ئەنجامی نەدەی نەیکەی لە بەرامبەری ئیگنا بەڕاستی کارەساتە زەرەرێکی چاکە کە نردووکتان وای بەرگال لە قورئانە فەرمێ وعاشروهن بالمعروف ئێوە معاشەرەی ژنەکانتان بکەن لەسەر بنچینەی چاکەکاری لەلایەن خوای پەروەردگارەوە بە یاسای خوا بڕۆن بەڕێوە هەردوو لە بە یاسای خۆتان مەڕۆن بەڕێوە بە یاسای کەسوکارتان مەڕۆن بەڕێوە بە یاسای هەڵقە و فلیم مەڕۆن بەڕێوە کاکە بە یاسای خوا چی پێخۆشە تۆ بۆی بکە خوا چی پێخۆشە ئەویش بۆ تۆی بکە خوا چی پێخۆشە با لە ماڵەکەتانە بکرێ خوا چی پێ ناخۆشە با نەکرێ بۆ ابن عباس هەموو جارێک کە ڕۆشتەوە سیواکیە کرد خۆی بۆن خۆشە کرد قژوشتی داهێنا خۆیە شۆت ئەنجا چوو بۆ لای خێزانەکانی فەرموو ئەمە ئەو ئەمرەیە کە خوا پێی کردین عاشروهن بالمعروف خوا ئەمری پێ کردین ئاوا بە جوانی و پاکی و بۆن خۆشی بڕۆینەوە ئێمە عەکسمان کردوتەوە پیاوەکانمان کە لە ماڵەوە دێنە دەرەوە بۆ ناو ئافرەتانی تر لە دایرە و لە خوێندنگا و لە زانکۆ و پەیمانگاکانە ئەبینی جوان خۆیان ئەڕازێننەوە خۆیان بۆن خۆشەکەن خۆیان پاگەشۆن بە ئەنواع شێوە ستایلی قژ و دار و بەرد ئەڕازێننەوە ئەنجاڕۆن بۆ زانکۆ ئەنجاڕۆن بۆ دایرە ئەنجاڕۆن بۆ ئەم شوێنە بەڵام کێنەوە ماڵەوە لە عارەقا غەرق بوون و گەڕ بوون و بۆ گەنیان دێ ئەنجاڕۆن بۆ لای ژنەکانیان و ئەمە ناوەنێکە باش بوون لەگەڵ ژنەکەی خۆی بێ ئەوە بۆ ماڵەوە بکەی بۆ ژنەکەی خۆت نەک بۆ دەرەوە ژنانیش بەعکسەوە ئەڕواتە دەرەوە بە هیلاکی و ماندوێتی و عارەقەوە دێتەوە بۆ لای مێردەکەی بەیانیش کە ڕۆشتەوە بۆ دەوامەکەی خۆی جوان ڕازانوتەوە بۆ خەڵکە بێگانەکە بەڵام بۆ ماڵەکەی خۆی وەکو بڵێ ماڵەکەی خۆی جەهەنەم بۆ شێوە دێتەوە ئەمە معاشەرەی معروف نییە ئەمە خراپبوونە لەگەڵ یەکتر ئەنجا وەرە تۆ ئەی پیاو لە دەرەوە هەر کچیە بینی پەڕی ڕێزی لێ بگری و بە ئەدەبۆ قسەی لەگەڵکەیت و بە نەرمونیانی ئەگەر گەورەترین غەڵەتیش بەرامبەرێ بکە بەڵام بیتەوە ماڵەوە جاری وا هەیە لەسەر نان خواردنێ لەسەر ئاو خواردنێ لەسەر چایەک شەڕێکی گەورە لەگەڵ ژنەکەت بکەیت لە کاتێکە ئەویتر لە دەرەوە زەرەری دنیاشی لای بەڵام تۆ نەرمونیانی لەگەڵی بەڵامی تۆ بۆ ژنەکە دەبی بە دوژمنی لەسەر بچووکترین شت ئەگەر بێت و بەدڵێ نەبێ لە ماڵەکە ژنیش بەعکسەوە هەرچیشتا لە پیاوی خەڵکی قبوڵەکە قسەی خۆش و لا بەلاوەمانە لەگەڵیان دانیشێ و هەڵەسێ بەڵام کاتێ مێردەکەی دێتەوە ماندووە 2000 بەهانە بە مێردەکەی ئەگرێ و 1000 شەڕی لەگەڵەکە وای لێکە مێردەکە حەسکا و ماڵە بەجێ بێڵێ لوتەکە و نەبێ لێوی بەڕاستیەوە معاشەرەی معروف نەما لەسەر قورئان و سنت لە هەر ماڵێکە بۆ خۆی ماڵە وردەوردی دێت شیرازی تێگەچێ بەرە ڕووخانەوە خاڵی پێنجەم تقدير شعور الآخر ڕێز لە هەستی بەرامبەرت بگری حديث أم زرعها عائشة خاتون بۆ پێغەمبەری گەڕێتەوە صلی الله علیه و سلم زۆر دوور دێژە پێغەمبەر حەزم هەنووی گوێ لێگرێ پێ ناڵە بێدەنگ بە ژنەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە عائشە خاتونی فەرمووی عائشە قسەم بۆ بکە با دڵم ئاسوودە بێ ئێمە هەڵێن خوا ئەو زبەمێشمان تێکمێ بەس ژنانی ژەبێت لە خوا بترسن قسەیە نەکەن کە مێردەکەیان ئەو هەموو ناڕەحەتیە لە دەرەوە تووشی بواتەوە ماڵەکەشی لێ بەبەجانە وەستێ بەجێ بێڵێنە قسەی معقول ڕێک و پێک بابەتی معقول ڕێک و پێک نەکشتی لابەلا و گومان و خەیاڵاتەوە بابەتانە جا بۆیە بەڕاستی ڕێز لە هەستی یەکتر بگرن کە ئەبینی ماندووە هیلاکە عەزیەتی هەیە کاکە بڕۆ بیشێلە ئاوی بۆ بەرە خزمەتی کە لە دەوری هەڵسوورێ بڕۆ ژووری بۆ تاریککە هێوری بکەرەوە نەک تۆش ببی بەبار بەسەریەوە عینەن شت تۆ خێزانەکە دەبینی ماندووە نەخۆشە مەڵە چیتە ئەسە دەیژنی خەڵک واکە دەستی بکرا باش پیاکە یارمەتی بە با ڕۆژێ چێشتی لە دەرەوە بۆ بێنیتەوە با ڕۆژێ کەنانی حازر نەکریتت بە هەرچێک بووە بێتاقەتە جارب عادەن ئافرەت بەڕاستی کە حەملی ئەبێ و یا چێتە سووڕی مانگانەوە بێ بە مەخلوقێکی تر بێ بە ئافرەتێکی تر لەم حاڵەتە بێتاقەتە ناڕەحەتە بچووکترین قسای خاتەوە قاڵ بە جوانەکەی خۆی بچووکترین ڕفتاری خاتەوە قاڵ بە جوانەکەی تر قەیچێکە ژنە جوانەکە من نانە حازر نەکردووە لە دەرەوە نانە بۆیەنم تۆ شایستەیەوەی خزمەت کردی باجارێک من خزمەتی تۆکەم خۆم ئامادەیەکەم بڕۆچین بۆ مەطعمێک قەیچێکە ینی با ئەوە ڕفتارت بێ بۆ گەر لە جامیعە بێ لە دایرەیەک بێ کچێک بڵێ بابچین بۆ کافتریا بڵێ بم بۆ کافتریا پێش یەکەی و پارەشی بۆیت و دەرگاشی بۆکەیتەوە مەمنونیشی بۆ ژنەکەی خۆت کە حەڵاڵی خۆت ئەوە ناکەی بەعکسەوە بۆ ژنانیش جا بۆیە بەڕاستی شعوری یەکتر هەستی یەکتر ڕابگرن ڕێز لە یەکتر بگرن پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە عایشە خاتون ئاوی خواردەوە ئەگەڕا لە پەرداخەکە دەمی بەکوێوە نابوو بەیەوە هێنا
يعني معاشرة بمعروف بريتيا لوي عفوا يعني راقرتني شعوري برامبر بريتيا لوي أو جنهز بوبكا كتو هزب بوني أو أكيل جيانتا أو گرنگ بلاتو بۆیە گوێی لێ بگری گرنگی پێ بدەیت بە هەمان شێوە پیاویش خۆ بەخوا ئەگەر بێت و تۆ گوێ لە ژنەکەت نەگری و گرنگی پێ نەدەی بەخوا پیا زۆرە گوێ لێگرێ و گرنگی پێ بدە هەرچووە فەیسبوک یەکێکی بۆ ڕاستە بێتەوە بەعکسەوە بۆ ژنانیش ژن پیاو بۆچی تۆی هێناوە ئەو هەموو ئەرکەی خستۆ سەرشانی خۆی و مەسئولیەتە گەورەی هەڵگرتووە دێسکونەی لێیە بۆ ئاسوودە بێ لە پاڵێ کە تۆ هیچ هەستێکی ئەو ڕانەگری و بەردەوام شەڕی لەگەڵ کەیت و مۆن بیت و خەیاڵاتی خۆتی بەسەر فەرسقی وەڵاهی ترەویش کە چوویە فەیسبوک ژنێک تۆزە نەرمی بۆنوان ئافرەتی تۆزە نەرمی بۆنوان ئەی هێنێ دوای مەڵە سحرم لێکراوە خۆت ساحیرەکەی ژیانی خۆت تێکداوە بۆیە شعوری یەکتری ڕابگرن شعوری یەکتری ڕابگرن با بتوانن پێکەوە بە جوانی بژین خاڵی پێنجەم تەحمل المەسئولیە ژن بزانێ بەرپرسیارەتی چیە لە باڵەوە پیاویش بزانێ بەرپرسیارەتی چیە لە ماڵەوە پیاو بەرپرسە لە دەرەوەی ماڵ کەسابەتی حەڵاڵ بکە پێداویستیەکان دابین بکە بۆ ئەم ماڵ و منداڵە ئیتر پێداویستیەکان مادی بن بۆیان بکڕێ بۆیان بەرێتەوە لە جلوبەرگ و خواردن و ئەوانەی تر یاخود پێداویستەکان معنەوی بن لە گەڕانیان و ئاسوودەکردنیان و پیاسە پێکردنیان هەفتەی ڕۆژێکیش بێ ژنیش بە هەمان شێوە بەرپرسە لە ماڵەوە بەرپرسە لە مەطبەخەکەی نەکەی بڵێ ناچمە بەر مەطبەخ نەچتە بەر مەطبەخ ئەبێ بچیتە بەر مایک ئەچتە بەر کامێرا ئەبێ بچیتە بەر پیاوان ئەبێ بچیتە بەر داوێنی خەڵک نەکەی بە قسەی ئەوانە بکەی کە ژنەکانیان بۆ شێوەیە لەبەر کامێرا و لەبەر مایک و داوێنی خەڵکان نەکەی نێڵی ژنەکە دوای لێبێ یا کچەکە دوای لێبێ نێڵی خۆت بیتە کچێکی وایە ژنێکی وایە لەبەر مەطبەخ ئەوە مەسئولیەتی تۆیە چی لەو ئیشە گەورەترە ئەگەر تۆ ڕاز بکەی هاوسەرەکەی خۆتت خۆش بوێ خۆشترین خواردنی بیتێ چی لەو ئیشە پیرۆسترە کە لای خواش عیبادەتە بۆت چی لەو کارە جوانترە کە تۆ هاوسەرەکەی خۆتت خۆش بوێ حەز بکەی جلێکی مڕەتەب و ئوتو کراوی لەبەرابێ جوانترین کارە پیرۆستترین کارە چی لەو کارە جوانترە خزمەتی منداڵەکانی خۆت بکەی نەک منداڵی خەڵک ئەوی پێتەڵەدایە نەگەوەی پێتەڵەدادە ئەوانانە تۆ بێتە دەرەوە پێت نەوترێدایە پێت بوترێت دادا ئەگەر پێشە بوترێ دادا یەکنا پێتەوە ڕێ فڵان خان و فیسار خان و فیسار خان دو ئەوەی کە لێ ئەبیتەوە زەواجەکە تێدەست ناکەوێت ئەو ساڵی ئای کەس نییە پێم بڵێدایە یاخود بووی بەدایە بەڵام بەر تەباخ و خزمەتی ماڵ و مناڵە پێ ناکرێت لەبەرەوەی خەریکی کەسابەتی لەبەرەوەی خەریکی داوام و دایرەی دوای ماوەیەک منداڵەکە دەڵێت تۆ کەی دایک بووی شەو ڕۆژێ ئەوەنە سەعات لە حەزانە بوومەوەنە ڕۆژ لە مەکتەب بوومەوەنە ڕۆژ لە ڕەوزە بوومەوەنە ڕۆژ لە جامیعە بووم من نیوەی تەمەنم یا سێ بەشی تەمەنم تۆم نەدی لە هیچ خەم و ناڕەحەتیەک ما بەشدار نەبووی هاوکار نەبووی بۆیە نەکەی مەسئولیاتی خۆت لە بیر بکەی هەم مێرد لە دەسەی هەم مناڵ هەم ژن لە دەسەی هەم مناڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چی كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته ئێوە هەر هەمووتان بەرپرسن و پرسیارتان لێکرێ لەبارەی بەرپرسیارەتیەکانتانەوە فەرمێ الرجل راع ومسؤول عن رعيته پیاو بەرپرسی ماڵەکەیەتی پرسیاری لێکرێ و ماڵ و منداڵەت چۆن ژیاند چۆن پەروەردەت کرد هەمان شێوە ژن راعية والمرأة راعية في بيت زوجها ومسؤولة عن رعيتها تۆژەی ژن بەرپرسی لە ماڵی مێردەکەتە پرسیارێ لێکرێ لەبارەی بەرپرسیارەتەکانتەوە شەرعەن ئەم حەقانە چۆن دات چۆن بووی لەگەڵی هەم لەگەڵ مێرد و هەم لەگەڵ مناڵ بۆیە نەکەی خۆ لە مەسئولیات بزیتەوە بەڕاستی ئەوە یەکێکە لە هەو کارە گەورەکانی فەشەل هێنانی ژیانی ژن و مێردایەتی تۆ بەرپرسی لەو ماڵات پاکی بکەیتەوە بەرپرسی لە خواردنە بێ پایەکی دروستیکەی بەرپرسی لە منداڵە بێ بیشۆیت و بیڕازێنیتەوە نەسیحەت و ئامۆژگاری بکەی پیاویش بە هەمان شێوە بەرپرسە لە پەیداکردنی بژێوی بەرپرسە لە کەم و کوڕی ماڵەکە پڕی کاتەوە بەرپرسە لە تربێتدانی منداڵەکان لەگەڵ خاڵی شەشەم المحافظة على الأسرار
ئەگەرەتەوە بەختەوەربی لە ژیانی هاوسەرگیریتە دوا ئەوەی کە هەست بە بەرپرسیارەتیەکەی نهێنی ماڵ بپارێزن. نهێنی ماڵ بپارێزن. نهێنی نێوان خۆت و مێردەکەت بە هیچ کەسێک نەیزانێ. نهێنی نێوان خۆت و ژنەکەت بە هیچ کەسێ نەیزانێ. چونکە وەڵاهی کەس ڕەحمتان پێ ناکە. باشە؟ بابەتێکمان هەیە لە شەرعا پێوترێت تەخبیب. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ لعن الله من خبب امرأة عن زوجها. فەرمودەیەکی ترا فەرمێ من خبب امرأة عن زوجها فليس منا. فەرمێ لعنەتی خوای پەروەردگار لەو کەسەی ژنێ لە مێردەکەی هەڵەگێڕێتەوە یا مێردێ لە ژنەکەی هەڵەگێڕێتەوە. مەفهومی مخالفەی حەدیثەکە وەرەگیرێ و فەرمێ لە ئێمە نییە و کەسەی ژنێ لە مێردەکەی هەڵەگێڕێتەوە یا مێردێ لە ژنەکەی هەڵەگێڕێتەوە. ئای لعنەت بارەکان چەند زۆرن. کابرای بۆ ماڵت خوشکتە براتە هەرچی تێ لە دەمی دەرەچێ یەک نهێنی مێردەکەی ئەڵێ مێردەکەم ئاوای کرد ئیتر خوشک لە وڵادەمەکات خوا پیاوە پش پێ کرد دایک باوک برازا کچەزا خوشکەزا جاری وایە مام خاڵ پور هەمووی ئەو پیا بۆ ژوو پێ کرد تا بە تەلاقدانیان کە بە تەلاقدانیان ناتوانن لەو پیاوتری بۆ بدۆزنەوە. ئاینن شت پیا ڕواتە ناو کە سوکاری خۆی لە دەمی دەرەچەیەک نقصانی بچووکی ژنەکەی ئەڵێ باشە دایک ڕۆڵە خەسار بووین تخواژن بوێنە خۆشک وڵا برا جوانەمان چۆن ڕۆی لە دەستمان کێ بردی تخواوە ژنە شایستەی تۆ نییە ئاینن شت مام خاڵ پور برا خوشک هەمووی لەولا ئاڕێسێ کابرا ژنەکەی لە بەرچاوەکە ئەویش لەولا مێردەکەی لە بەرچاو کەوتو لە یەک جیابوونەوە دواتر نەمانەتوان ژنێ باشتری لەو بۆ بدۆزنەوە هەنجەتوان پیاوە باشتر لەو بۆ تەرتیب بکەن هەردوو لامێنەوە بە خەسارۆمەندی و بە دڵشکاوی و بە تەدمیری ئەگەر بێت و مناڵیش لە بینیان نابێ بە کەرت و پەتکردنی مناڵەکان خۆکەم پیاوە هەیە بتوانێت خۆی بگۆڕێتەوە قەینا ژنێکی خراپ بە حەقیقی خراپت هەیە مەشتێکە لێجیا بەرەوە پیاوێکی خراپ بە حەقیقی خراپت هەیە مەشتێکە لێجیا بەرە زۆر طبیعیە ئافرەتی سەحابە هەبووە 5-6 شووی کردووە جیابەتەوە لە مێردەکانی بەدڵی نەبوون و خراپ بوون لەگەڵی بە هەمان شێوە پیاوی سەحابە هەیە دەیان ژنی تەلاقاوە حەسەنی کوڕی عەلیە گێڕنەوە 60 ئەوەندە ژنی تەلاق داوە کە نەگوون جاوا لەگەڵیان تەلاقی داون تەلاق حلێکە خوای پەروەردگار دایناوە بەڵام تۆ مەبە بە هۆکاری نەکەی بی بە هۆکاریەوە بۆیە زۆر کە زەمڕۆ خەریکی ئەو تەخبیبەیە ئیتر تەخبیب جاری وایە بە کەلیمەیەک ئەمە بەس بیتە هۆی دابڕانیان لە یەکتر لعنەتە دگرێتەوە و لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر بێت و پەنا بە خوای پەروەردگار بۆ خۆتی بەری پیاوەکە هەڵخەڵەتێنی بۆ خۆت یا ژنەکە هەڵخەڵەتێنی بۆ خۆت ئەوە زۆر خەتەرتر و زۆر خراپترە بۆیە نهێنی مەڵێن لای خەڵک ڕەحمتان پێ ناکە نهێنی مێردت لای خەڵک مەڵێ خەڵک ڕەحمت پێ ناکە مێردت سەرشۆڕەکەی هیچ نەبێ لای کەس و کارت تۆش نهێنی ژنت لای خەڵک مەڵێ سەرشۆڕێکی لای کەس و کارت جا ژن و پیاوی وا هەیە کە کێشەیەکی بێ لەگەڵ ژنەکەی ئیتر ئەڕواتەوە ماڵی باوکی پیاوەکە ئەمە نەشتی ئەو ژنە ئاڵێ ئەمە نەشتی ئەو ژنە ئاڵێ لە پێشچاوی هەموو کەس و کاری خۆی یەخە دوای ژنەکەشی ئەهێنێتەوە لە ڕووی ناوی باو ماڵی باوکی هەرقیان لە ژنەکەیەتی کە دایکی نەوەکانیانە عینەن شت ژنی وا هەیە کە کێشەیە بێ لەگەڵ مێردەکەی ڕواتەوە ماڵی باوکی ئەمەنە خراپی پیاوەکەڵێ ئەمەنە خراپی پیاوەکەڵێ دوایی لە ڕووی نایە لەگەڵ پیاوەکەی بچێتەوە ماڵی باوکی پیاوەکەش لە بەرچاوی کە سوکاری یەخا لە کاتێکە باوکی نەوەکانیانە زۆری وامانەیە وێ وز بن زمانتان بگرن ڕەحم بە خۆتان کەن یەکتری تەدمیر مەکەن ماڵی خۆتان لەبەر یەک هەڵمەوە شێنن خاڵی حەوتەم الدعاء للتوفيق واتە دوعاکردن بۆی خوای پەروەردگار یارمەتیتان با هاوسەرگیریەکی سەرکەوتوتانە بێ ڕۆژی دوو دقە دانێ زیاتر نا لە 4 جارە هەر جاری لە 30 سانیەیە تۆ بڵێ خوایە بەرەکەت خە نێوان من و ژنەکەمەوە بەرەکەت خە نێوان من و مێردەکەمەوە سەلەف وابوون دوعاکانیان دایمەوە بوو اللهم بارك لي في زوجتي وأصلحها اللهم أصلح لي زوجي وبارك لي فيه ژنانی جوە دوعایان بوو خوای بەرەکەت خە مێردەکەمانەوە ساڵحیکە بۆمان خوای بەرەکەت خە ژنەکەمانەوە ساڵحیکە بۆمان هیچی تێناچێم دوعایە لە سوژدەکان تا 30 سانیە زیاتر بمێنەرەوە لە 4 سوژدەیە لە 4 نوێژیانە بیکە
بەخوای پەروەردگار یارمەتیت با چونکە بەڕاستی دوعا وەڵام بدرێتەوە. خاڵی هەشتم التكافؤ بين الزوجين. ئەمانە بێت لە بیدایەتەوە هەوڵی بۆ بدەین کە هاوسەرەکەت هاوتای خۆت بێت، هەم لە دینتە، هەم لە ئەخلاقە، هەم لە شکڵ و شێوەیە، هەم لە کەس و کار و بنەماڵەیە. چونکە بەڕاستی زۆر کەس هەیە لەبەرەوەی کەفاءەت نییە خێزانەکە لەبەر یەک هەڵەوەشێک کە ئەبراکە دێتەوە ماڵەوە سەیرەکە هیچ شتێک لە ئاستی ئەوانیە لە بەرچاویەکەوێ و حەزەکە بڕاتە دەرەوە لەو ماڵە. ژنیش بە هەمان شێوە. بۆیە حەدیثمانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تەزەوەجوا الأكفاء. هەرچەند هەندێک لە زانایان قسەیان لەسەر سەنەدەکەی کردووە، فەرمێ شوو بکەن بە پیاوانێک کە هاوتای خۆتان بن، یاخود ژنانێک بێن کە هاوتای خۆتان بن. و تەواوی زانایان کۆدەنگن لەسەرەوەی کە ئابێ ژن و مێرد هاوتای خۆیان یەکتری بن لە هەموو ڕوویەکەوە. جاری وایە لە پاک و تەمیزی هاوتای یەکدین. ئەم قەز لەوکاتەوە قەز لەوکاتەوە ژیان چۆن ئاواژی. خاڵی نۆیەم حوسن الاختیار، واتە هەڵبژاردننی چاک. ئەمانەشت پێش زەواجام خاڵش. پێشەوەی زەواجەکە بکەی دایکێ بدۆزەرەوە بۆ مناڵەکانی. باشە حەزێکی خۆت دابین مەکە. باوکێک هەڵبژێرە بۆ منداڵی مستەقبلت، حەزێکی خۆت دابین مەکە. بگەڕە بە دوای دین و ئەخلاقە، بگەڕە بە دوای کەسایەتی و ڕێزە، بگەڕە بە دوای شکۆ و بنەماڵەیە. خاڵی دەیەم حەجمی ئەو نەفەقەی لە نێوان ژن و مێردا هەیە معقول بێ و بەپێی پێویست بێ. واتە ڕەزیلی نەکەن لە بەرامبەریەکە. یعنی پیاو هەیە ئەمەندە ڕەزیلە ئەمەندە ڕەزیلە بە ڕەوای نازانێت ساڵی جارێک کراسێ بۆ ژنەکەی بکە. عینشت ژنی ژێ ئەمەندە ڕەزیلە ئەمەندە ڕەزیلە بە ڕەوای نازانێ خواردنێکی باش و معقول لێ بنێ و چوار میوان داوات بکە. ئەیترەوە بێتە هۆیەوەی کە ژنەکە لەو ڕەفتارەیەوە بێزار بێ، پیاوەکەش لەو ڕەفتارەیەوە بێزار بێ. بەڕاستی نەفەقەی ژن لەسەر پیاوە بێ بیکێشێ، هەرچی پێداویستێتی بۆی دابین بکە، بەڵام پێداویستی معقول، نەک پێداویستی مستحیل کە دابین ناکرێ. حتا ئەو پاروەی خەیتە دەمی ژنەکەتەوە لە هەموو جۆرە سەدەقەیەکی تر باشترە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ دینارێک لە پێناوی جیهادا، دینارێکیش بۆ فەقیران و مسکینان، دینارێکیش بۆ ژنەکەت لێ پرسن کامیان باشە، فەرمووی کەیتە دەمی ژنەکەت. بۆیە گرنگی بەوە بدرێ، چونکە ئەوە هۆکاریەوەیە بۆی ماڵەکە نەشێوێ. هەر خۆشمانەڵێن کاسەی پڕاشتی ماڵە، تۆ ماڵ مناڵەکەت برسی مەکە، با کاسەت پڕ بێ بپەی توانایی خۆت، بۆی ماڵەکەت ئاشتەواییت یابێ. خاڵی دێم عدم السماح للآخرين بالتدخل. مەهێڵن کە سوکار تداخل بکە. بەڕاستی کارەساری زۆربەی ژن و مێردی ئەمڕۆ ئەوەیە کە سوکاریان تداخلەکە. کچێکیان داوەتێ باشە ئەڵێ هەمویان شویان پێ کردووە، ئەوێ هەمویان ڕازیکە. باشە ئەم کچە داماوە شووی کردووە بە پیاوێ، گەڵێ شووی بە هەموو عایلەکە کردووە بێ هەمووی ڕازیکە. نە، ئەم کچێکی هێناوە، ئەو کچە ڕازیەکە، ئەوی شووی بە پیاوێ کردووە و پیاوە ڕازیەکە. ئیترێوەی کە سوکار تداخل مەکەن. باشە من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. لو بينها لجنة لكسكاري جنو لكسكاري مرد كي باوري بخوا روجي دوای هەیە بایا باش بڵێ لە بینی ژن و مێردایە بێدەنگ بێ، دەمی خۆی داق خراپ نەڵێ. چونکە بە یەک کەلیمەی تۆ جاری وا هەیە مناڵ بێ باوکو دایکەکەی، یا بێ باوکێکی یا بێ دایکێکی، بە یەک کەلیمە. ئیتر ئەگەر بە پیاوەکە بوترێ لەملا، ئەگەر بە ژنەکە بوترێ لەولا. خاڵی یانزەم الصمد والتغافل في بعض الأحيان. لا أس هنيكم وكري وهلايا بيضن با كشاني ون يقصي لسركي بيضن بهج ماله. لا أس هني كم وكريا هي مردكتا خد بأعجاك وابزان نايزاني هیجنا كذا خد بأعجاك وابزان نايزاني. شو كأجر بيتو تو ببراوتشي بو أو خاخوا ببتشكترين خالي لي بقري لي جوركي أيش ببراوتشي بو تو خاخوا
بچووکترین خاڵە لێ بگرێ و گەورەیەکە مەوەدە و ڕەحمە نامێنێ خێزان نامێنێ و هەمووی لەبەرێک هەڵواشێ کە ئەمە بەداخەوە ئەمڕۆ زۆربەی ژنومێرەوە حاڵیانە ئەم دانیشتووە بۆ بەڕاوچی بۆ ئەو ئەوش دانیشتووە بۆ بەڕاوچی بۆ ئەو ئەم غەڵەتەکانی وەژمێرێک کە قساکەن بێکەوەیش غەڵەتەکانی وەژمێرێک کە قساکەن بێکەوە بۆ شێوەی تڕق لە یەکتری هەڵەگرن لە بریەوەی ژنومێردی یەکتری بنە بنە دوژمن یەکتر خۆی بەرگارە فەرمێ فەلیعفو وەلیەصفحوا ولا تحبون أن يغفر الله لكم لە یەکتری خۆش بن لە یەکتری ببورن حەز ناکەن خوا لێتان بورێ و لێتان خۆش بێ دیارە حەز ناکەن خاڵی دوانزەم عدم المقارنة بالآخرين یەکتری بەراورد مەکەن بە خەڵکی تر پیاوەکەی خۆت بەراورد مەکە بە پیاوی تر چونکە تۆ شوت بەم پیاوە کردووە ناسیوتە زانیوتە کێیە ئەنجا شو پێ کردووە ئەو پیاوەی تر نەناسیوتە نەنازانی کێیە بۆ بەراوردیەکەی بوو ژنەکەت بەراورد مەکە بە ژنی تر ناسیوتە ئەنجا هێناوتە ئەو ژنەی تر نەناسیوتە نەهێناوتە بەراوردی مەکە بۆ بۆیە ژنی خۆت لە چاوتە باشترین ژن بێ پیاوی خۆت لە چاوتە باشترین پیاو بێ چونکە بەڕاستی ئەو بەراوردکردنە زۆر زۆر غەڵەتە تۆ چوزانی ئەوە لەگەڵ ژنەکەی چۆنە یا ئەو لەگەڵ مێردەکەی چۆنە تۆ چوزانی ئەسڵان ئەو خیانەت ناکات لە ژنەکەی و خیانەت ناکات لە مێردەکەی بۆ پیاوەکەی خۆت بەراورد دەکەی بۆ یا ژنەکەی خۆت بەراورد دەکەی بۆ کورە ئێستا لە بەراوردی با بڵێن عادەتی لە ناو خەڵکەکە خۆیان تێپەڕی کردو ئێستا بەراورد بە هەڵقە ئاکرێ بە فلیمەکرێ بە گۆرانی بێژەکرێ بۆ شتان ناکرێ کورە بەراورد بە ئەکتەری فلیمە ڕوتەکانەکرێ جاری وایە ئەوە بۆتە هۆی ئەوەی زۆر کەس لە یەکتری جیابنەوە ئەمە دوانزە خاڵ بوو خۆگەر بێت و پەیڕەو بکرێت کە هەر دوانزە خاڵەکە شەرعیە ئەگەر بێت و پەیڕەو بکرێت بەڕاستی ژیانی ئەو دوو هاوسەرە هەم شەرعیە بێ هەم عورفیە بێ و ژیانێکی خۆش و ئاسوودا بێ باشینە سەر دەقەکانی مؤلف ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ فائدة الأولى سودكان زواج سودي كمان الولد وهو الأصل وله وضع النكاح والمقصود إبقاء النسل وإنما خلقت الشهوة باعثة مستحثة فرمي يكم هو كاري زواج بريتيالا منال لبر منال بون خوي پروردگار زواجي دانا همو خوشويستي بأني جنومير همو آرزوي جنومير بو يكتري همو لبر مناله شو كا فرمي أصل واي زواج لبر منال وعائلة بكري بو يواني كأمر ميسيار وشتانا كان بو حزو آرزو كاني خويانا لنا بخوي پروردگار أصلك لا عنده ولا أصلك هربو آرزو كاني خويان جنهيانا جابوه فرمي وله وضع النكاح أصلا خوي پروردگار كهشتيتي نكاح هبه أو هم رغبتي بيدا أو هم فضل وأجري باس كردو لبروي كمنالها بلني ويانا أي بو مناليج هبه إبقاء النسل بوين نواب مينيتو بشريت بمينيتو يسأل أوروبا بوشي گنج نماو هر پیر ماو بو لبروي زواج نيه هموي لا بلا شهوتكي خوي طواوكاو مسؤوليات ناقرة تاستو منال پروردناكاو ومناليان نيه ناچار شەڕ و ئاژاوە خەنە وڵاتەکانیە مە قات و قڕێ خەنە وڵاتەکانیە مە گەنجەکانمانە بن بۆ لای خۆیان بۆ ئیشکاری خۆیانیان پێ بکەن بۆیە لە ئەوروپایە پێوترێ قارەت العجوز قارەی ئەوروپا پێوترێ با بڵێن قارەت العجوز واتە قارەی پیرەکان خەڵکەکەی هەمووی پیرە لە ١٧٠ پیرە بەعکسەوە لایەمە لە ١٦٧ گەنجە لەوێ لە ١٦٧ پیرە بۆیە هەڵەسن ئەوەی کە ڕوئەدا لەم منطقە ئیسلامیانە ڕووی پێدەن بۆی گەنجەکان برن بۆیە بیانکەن بە یەهودی و نەساڕانی و خزمەتی خۆیان و گەلنیشتیمانی خۆیانی پێ بکەن وإنما خلقت الشهوة باعثة مستحثة فەرمێ شەهوەتیش لەبەرەوە دروست کراوە خوای پەروەردگار لەناو ئینسانەکانە دایناوە حەز لە یەکتری بکەن و مناڵیان ببێ بەڵام شەیتان وای لێکە هەر حەز لە یەکتری بکەن مناڵەکەی پێی پێنەیە بە حرامیش فەرمێ وفي التوصل إلى الولد قربة من 4 وجوه ئەگەر زەواج بکەی لەبەر مناڵی باش بیخەیتەوە بۆ خزمەتی دین و ژیانت ئەفەرمێ ئەوە عیبادەتە لە 4 ڕۆ الوجه الأول هو أدق الوجوه وأبعدها عن الأفهام الجماهير وهو أحقها وأقواها عند ذوي البصائر النافذة في عجائب صنع الله ومجاري حكمته وبيانه أن السيد إذا سلم إلى عبده البذرة وآلات الحرث وهيأ له أرضا مهيئة للحراثة وكان العبد قادرا على الحراثة ووكل به من يتقاضاه عليها فإن تكاسل وعطل آلة الحرث ترك البذرة
ضائعا حتى فسد ودفع الموكل عن نفسه بنوع من الحيلة كان مستحقا للمقت والعتاب من سيده. فكل ممتنع عن النكاح معرض عن الحراثة ومضيع للبذر معطل لما خلق الله من الآلات المعدة وجان على المقصود الفطرة. فرمي روية كم يا نويك باشترين روى ورترين روى وزور كس ليتي أناقا العقلية ودورة وأما حقترين يعني كإنسان بيري ليبكاته لي حالي بي ورد بيته ولي. فرمي شنك براسي عجائبي يعني اشتسر هنا ركاني حكمتي خواهي پروردگار لزواجه بمشي واتواني ويناي بكيتو بمنمونه ليتي بقي كاقر بيتو عبدك مان هبه قوريكي هبه طوابي آلتكان بو چاندني تووێکی باش لە زەویەکی باشە دابین بکە بیدات دەست عەبدەکە بڵێ بڕۆ ئەو زەویەم بۆ داچێنە ئەو تۆی تیا بچێنە لەو زەویە باشەیە تۆ ئەو زەراعەتەم بۆ بکە کە تۆ عەبدیەوە ئەبێ بە قسەی بکە. بەڵام عەبدەکە بێت تۆکە داچێنێ زەویەکە بەکاربێنێ باشترین بەرهەمی لێ بەدەست بێنێ. ئەمە حاڵەتی دووەم ئالەتەکانیش خەسارکە و تۆکەش خەسارکە و زەویەکەش خەسارکە هیچی بەکار نەهێنێ هەمووی فۆتێ. ئەمە شایستەی ئەوە نییە گەورەکەی لی تووڕە بێ ئەوی کەش شایستەی ئەوە نییە گەورەکەی خۆشی بێ و ڕێزی لێ بگرێ. ئەم کە بەکاری هێنا لە چاکەیە شایستەی ئەوەیە گەورەکەی خۆشی بێ و ڕێزی لێ بگرێت چونکە بەرهەمی بۆ هێناوەتەوە. ئەویش کە بەکاری نەهێنا و پەکی خست و لە ئیشی خست و لە کاری خست و هیچ بەرهەمێکی نەبوو شایستەی ئەوەیە عەبدەکەی ڕقی لێی بێ عەبدەکەی تووڕە بێ لێی و سزای بدا. جا بۆیە بەڕاستی ئەو کەسێک کە زەواجەکە و ئافرەتێکی باش هەڵەبژێرێ و ئەوە ئالاتەکەی و تۆوەکە لە خۆیەتی و ئافرەتەکە کێڵگەکەی و بەرهەمێکی چاک منداڵێکی باشە بەخشێ شایستەی ئەوەیە خوای پەروەردگار خۆشی بێت چونکە ئەو ئالەتانەی خوای پەروەردگار پێی داوە هەمووی لە باشە و چاکەیان بەکارهێناوە. و ئەو کەسەشی کە زەواج ناکا شێخ وا فەرمێ پشتە کاتە ئەوەی کە ئەو ئالەتانەی خوای پەروەردگار پێی داوە بە باشی بەکاری بێنێ و تۆی خوای پەروەردگار پێی داوە بە باشی بەکاری بێنێ ئەو کێڵگەی کە خوای پەروەردگار بۆی دابین کردووە توانێت بیهێنێ و کە خێزانەکەیەتی باشی بەکاری بێنێ بەرهەم بدا و بەڵام نایکە هەمووی ضایعەکە هەمووی ئەفەوتێنێ هەمووی خەسارەکە بەڵێ شایستەی ئەوەی خوای پەروەردگار خۆشی نەبێت کە هیچ هۆکارێکیش نەبێت. الثاني السعي في محبة الرسول بتكثير ما به مباهاته. للروية ترى عبادته ما للروية عبادته بس ما كده للروية ترى ديسان زواج عبادته من علمون عبادته لزواجه بويك پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمی اکثروا من الولد فإني مباهٍ بكم الأمم يوم القيامة. من دالتان بازور ببێ فرمی چونکە بەڕاستی من لە ڕۆژی قیامەتە شانازیتان پێواکەم بەسەر نەوەکانی گەلەکانی ترەوە. جا تۆ لێرەیە فەرمانەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێکی کە منداڵت زۆرە بێ ئەبیتە هۆی ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قیامەتە شانازی بە تۆ بکە. ئەگەر ژنیە وسا 8 مناڵیە بوو 9 مناڵیە بوو 10 مناڵیە بوو هەمووشی باش پەروەردەکرد بەداخەوە بەڵام ژنیەسە هەمووی سینیەوە ئاڵێت تەقلیدە سەوانەوت دانەیە گەر بە عەمەلیات دوانە گەر بە عەمەلیات بۆیە بینێ لە قیامەتە سەیرەکەی ئەو ژنانە کۆنانە یا ئەو ژنانەشی کە ئێستا جوان بانگەکرێن و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەم ژنانە جێی شانازی منن بوونەتە هۆی زۆربوونی ئومەتەکەم ئەم باوکانە جێی شانازی منن بوونەتە هۆی زۆربوونی ئومەتەکەم بۆیە عیبادەتە و ئەجری لەسەر وەرەگری. خاڵی سێم ئەن یەبقا بعده ولدا صالحا يدعو له. خاڵی سێم لە بوونی مناڵە عیبادەتە دیسان بۆ یەک بەس مناڵە هەبێ تۆ لە عیبادەتە ئەگاشە لە خۆ نییە بەس مناڵە هەبێت تۆ لە عیبادەتە ئەگاشە لە خۆ نییە. چوار عیبادەتی گەورەشە مناڵێک کایخەیتەوە یەکیان ئالەت و تۆ و کێڵگەکەت بە جوانی بەکارهێناوە بەرهەمت بووە خوای پەروەردگار پاداش دەکا. یەکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شانازیت پێوەکە لە ڕۆژی قیامەتە جاوەرە تۆ ئێستا لە دنیایە بۆ نمونە سەرکردەیە شانازیت پێ بکار کەسێکی یاسایی شانازیت پێوە بکات چەند دڵخۆشە بیت تۆ لە قیامەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم شانازیت پێوانی. یەکێکی کەیان ئەبیتە هۆی ئەوەی کە تۆ مردووی لە گۆڕەکەتا و مناڵێکی باشت بەجێ هێشتە دوعای خێرە بۆ بکە مناڵێکی باشە بەجێ هێشتە دوعای خێرت بۆ بکە پلت بەرزە بێتەوە ئەجرت زیاکە لە قەبرەکەتە. لە بەهەشتی شا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ جلی بەهەشتی لە بەرەکرێت تا جەکرێتە سەری باشە بۆ منداڵەکەتت ناردبوو بۆ قورئان خوێندن فێری بوو بەهۆی ئەوەوە تۆ پلت بەرزە بێتەوە. ئەمە بەهۆی چیەوە مناڵ بەدەستێنێ بەهۆی ئەوە کاتە لەو ڕۆژەوە عیبادەتە. لە ڕوویەکی تریشەوە عیبادەتە طلب الشفاعة بموت ولد الصغير إذا مات قبله. هەندێک کەس بەڵێ بەڵام مناڵەکەم گەورە نەکرد پەروەردەم نەکرد مرد بە مناڵی نا ئەیش بۆتە بێتە تکاکار
ئەو منداڵی کە بە بچووکی ئەمرێ بۆتە بێتە تکاکار لە قیامەتە شەفاعەتت بۆکە چەند سوودی هەیە ئەگەر فریانەکەوی گەورەشیکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فرمودەیەکە فەرمێ کە ئیمامی مسلم جێڕایەتەوە فەرمێ يأخذ بثوبه كما أنا الآن أخذ بثوبك جلکی سەحابەکە ئەکرێڵێ و مناڵەت کە مردووە ئاوا بە پچکۆلەی ئاوا لە قیامەتە جلەکە تەگرێ و با بۆ بەهەشت وەکو چۆن منێسە جلەکەی تۆم گرتووە بۆیە کە مردیش خەفەری پێمەخۆ بڵێەوە هی خوایە کە داوێتی خواشە بردیەوە ئەمە لە چوار ڕوەوە یەکەم سوودی زەواج کە مناڵ بوونە لە چوار ڕۆ بەتەبێتە عیبادەت ئینشاءالله سوودەکانی تر لە دەرسی داهاتوە باسەکەین والحمد لله رب العالمين